ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز ئەندازیار تەیب کەژۆمان کردو تەیب کەژۆ عەلی کە بەڕێوەبەری گەشەپێدانی پیشەسازی هەولێرن ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بن ئەندازیار تەیب بەم کاتت باش سڵاو لێبێت ئێستا هاوکارانم لە ڕێگەی کارێکی مەیدانیەوە چوبوونە یەکێک لەو کارگانەی کە پشتیان تەواو بە کارەبای 24 کاتژمێری بەست بووە لەوە دەست پێ بکەم بە تایبەت کە وەزیری کارەبا ڕایگەیاند وتی ئەم ئێوارەیە دەست دەکرێتەوە بە بەردەوامیدان بە پرۆژەی کارەبای 24 کاتژمێری و ئیتر هاوڵاتیان سوودمەند دەبن. تۆ پێمان بڵێ ئایا چەند کاریگەری هەبووە پرۆژەی ڕووناکی کارەبای 24 کاتژمێری لەسەر بەرهەمی کارگەکان؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. طبعاً وەکو دەزانین ینی هەبوونی تەزوی کارەبا یان کارەبای نیشتیمانی یەکێکە لەو عنسرە هەرە گرنگەکانی بەرهەمهێنان سەرەڕای چەند فاکتەرێکی تری بەرهەمهێنان بەڵام دەتوانین برین کارەبا لە هەمویان گرنگترە بە تایبەتیەوەی کە کارەبای نیشتیمانی بێ یان کارەبای 24 ساعتی لە پرۆژەی ڕووناکی بەڕاستی تەسیرێکی زۆری کردبوو چکە هەم لە ڕووی نرخەکەیەوە هەرزانتر ڕادەوەستی بۆ خاوەن کارگەکان و هەم لەو ڕوەی ئەوەی ژینگەیەکە پاکترە چکە کە لە حاڵەتی و دوسێ ڕۆژەی ڕابردوو کە بەناچاری خاوەن کارگەکان پەنابردووە بەر بەکارهێنانی موەلیدە بەڕاستی ئەوە سەرڕای ئەوەی کە لە ڕووە ئابوووریەکەی زەرەریانە و دەبتە بارگرانیەک بۆیان لە ڕووە ئابوووریەکەی هەروەها زیانی ژینگەیشی هەیە و زایدن ئەوەی کە زیانی ئەوەشی هەیە هەلی کار کەم دەبتەوە بەڕاستی وەکو لە راپۆرتەکە جەنابتان بینیتان کە خاوەن کارگەکان باسیەوەیان دەکرد کە هەتا کارەبای 24 ساعتی بۆ ئێمە بە 2 شەفت کارمان دەکرد عەدەدی کرێکارەکانیان زۆرتر بوو بەڵام ئێستا ناچار بووینە عەدەد ژمارەی کرێکارەکانیش کەم بکەنەوە واتە دەتوانین بڵێن بەڕاستی ئەو نەبوونی ئەو کارە بە 24 ساعتیە زیانەکانی بە چەند ئەبعادێک هەیە لە بوعدە اقتصادیەکەی لە بوعدە ژینگەیەکەی لە بوعدە ئیجتیماعیەکەیەوە تاثیر لەسەر ژمارەی کرێکار دەکەوە عەدەدیان کەم دەبتەوە. باشە زۆرێک لەو کارگانەی کە بە تایبەت لە ماوەی پێشەنگەی پیشەسازی خۆراکە بینیمە نەگەر بە ڕێزیشتان سەردانتان کردبێ بیانی بوون هەندێکیان لە نزیکەوە من قسەم لەگەڵەکردن ئەندازیار تەیب ئەیوت مادەم هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێری هەیە ئێمە ئامادەین ڕاستەوخۆ لقمان بکەینەوە لە هەرێمی کوردستان لە پارێزگاکان جا ئەمە تا چەند هاوکار بووە بۆ ڕاکێشانی سەرمایی بیانیش لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ وەکو باسم کرد بەڕاستی یەک لە فاکتەرە هەرە گرنگەکانی بەرهەمهێنان بۆ کارگەکان وەکو کەرتی پیشەسازی چ بۆ کەرتەکانی تریژ ئەوە دروستە لە کەرت پرۆژە کشتتوکالیەکان پرۆژەکانی گەشت و گوزار پرۆژەکانی تریژ بەڕاستی هەبوونی تەزوی کارەبای بەردەوام 24 ساعتی و بە نرخێکی گونجاو هەروە بەرهێنەرێک چ ناوخۆی چ بیانی یەکەم جار بیر لە هەبوونی ئەو کارەبایە دەکاتەوە و بیر لە سعاتەکانی هەبوونی بیر لە نرخی کارەباکەی دەکاتەوە بۆ ئەوەی لە جەدوای اقتصادی پرۆژەکەی جێ بکاتەوە و حساباتی خۆی لەسەر بکە چکە عنسری ئەساسی بەرهەمهێنانە بەڕاستی تەزوی کارە بۆیە ئەوە تەسیرێکی زۆر باشی هەبووە و زۆر باشتریش دەبی لە داهاتووە دەکا هەم خاوەن کارگە خۆمالیەکان و هەروەها بەرهێنەرە بیانیەکانیش ڕابکێشن بێن لێرە پرۆژەکانیان زیاتر بکەنەوە چکە هەبوونی کارەبای 24 ساعتی وەکو باسم کرد زۆر گرنگە بۆ هەر پرۆژەیەک. باشە بۆ پێی کە جەنابتان لەناو ئەو چوارچێوەیەدان کە کاری پیشەسازی و گەشەپێدانی پیشەسازی ئەکرێ تا چەند کارەبای 24 کاتژمێری کاریگەری هەبووە لەسەر زیادکردنی بەرهەم و کەمکردنەوەی تێچووی بەرهەمهێنان؟ تاسیری زۆری هەیە چکە تێچووی بەرهەمهێنان یەکێک لەو فاکتەرانێک کە حسابی بۆ دەکرێت سەرەڕای دەستی کرێکار و زەوی و ئەوانە نرخی کارەبایە بەڕاستی بۆیە کە نرخی کارەبا کەمتر بوو و ساعاتی پێدانی کارەبا زۆرتر بوون خاوەن پرۆژە دەتوانێت ئیش و کارەکانی بەو شێوەیەکدا بڕێژی کە وە بکە نرخی
تێچووی هەر بەرهەمێک کەم ببێتەوە بەڕاستی ئەوە تاسیرێکی زۆر ئیجابی هەیە بۆ کەمکردنەوەی تێچووی بەرهەمەکان. وەکو باسیشم کرد بێژگە لە نرخی تێچووی هەوە تاسیراتی ئیجتماعیشی هەیە و تاسیری ژینگەیشی هەیە چکە بەڕاستی ئەتمادکردن لەسەر موالیدە ڕەنگە بە موالیدەکانی خۆیان نەتوانن هەموو جۆرە ئامێرێکیش کار پێ بکەن بۆیە فاکتەرێکی هەرە ئەساسیە هەبوونی کارەبای 24 ساعتی بۆ هەر وەبەرهێنەرێک. باشە ئێستا هەموو کارگەکان پشت بە پرۆژەی ڕووناکی دەبەستن؟ بەڵێ بەڵێ هەموو کارگەکان مستەفید بووینە لە پرۆژەی ڕووناکی و خاستان سەبارەت بە نرخەکەشی ینی هەم 24 ساعت کارەبانە هەمیش نرخی فەرقی هەیە نرخی کەمترە لەوەی پێشی پرۆژەی ڕووناکی بۆیە هەمویان پشتی پێدەبەستن و ئەعتمادی کولیشیان لەسەر ئەو کارەبا بووە. نرخەکەی چەند جیاوازی بەسەرا هاتووە گەر ینی ئێوە لە نزیکەوە بزانن بە تایبەت لە پێشووترا کە مۆلیدە و کارەبای دیکە هەبوو ئێستا جیاوازیەکەی چۆنە؟ بۆ پرۆژە پیشەسازیەکان تقریبا کیلۆوات ئەمپێری پێشووتر بە 200 دینار یان زیاتر بوو ئێستا بۆ پرۆژە پیشەسازیەکان بوویتە 125 دینار بەڕاستی ئەوە کە تقریبا دەتوانانی برێن نیوە نزیکەی نیوە بە نیوەی لە نرخەکەی کەم بوویتەوە جاران کارەباکە کەمتر بۆ ڕەنگە ڕۆژێ 8 ساعت 7 ساعت 10 ساعتی پێدراوی ئێستا 4 ساعت کارەبا هەیە لە هەبوونی کارەبای 24 ساعتی و نرخێکی کەمتر ئەکید هەمووە بەرهێنەرێک لە هەر کەرتێک لە کەرتە ئابوووریەکان دەتوانی ئیسفادەیەکی باشتری لێ بکە بنەتیجە نرخی تێچووی بەرهەمەکەی کەمتر بکاتەوە و هەلی کاری زیاتر بڕەخسێنی بۆ خەلکانی خۆمان و لە ڕووە ئابوووریەکەش و خۆشی مستەفیدی زیاتر بی و بەرهەمی ناوخۆش زیاتر بێ بە نەتیجە. بەتێکی باشە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە کارەبای 24 کاتژمێری کەم بۆ یاخود هەنێکی شوێن کەم بۆ بەکارهێنانی مۆلیدەکان چەند کاری کردە سەر تێچووی زیادکردنی ئەو کارگانەوە ئەو ناوەندە پیشەسازیانە؟ دەزانی دەتوانین برێن ڕەنگە 150 یان 100 با برێن چکە هەروەکو باسیشکرا لە راپۆرتەکە ئەوەی کە با برێن 16 ساعت ئیشی کردبوو بە 2 شەفت ئێستا مەجبورە بیکاتەوە بە 1 شەفت و بە 8 ساعت کارکردنیان ڕەنگە کەمتریش بەڕاستی بۆیە و عدەدی کرێکارەکانیش کەمتر کرایتەوە و کەمتر ئیشکرا ئەگەر ساعتی ئیشکردن کەم کراوە بتاکید تاثیر دەکاتە سەر ئەوەی کە تێچووی بەرهەمەکان زیاتر بکرێەوە بە نەتیجە ئەو بەرهەمانش کە و بە نرخێکی زیاتری تاوان لە موالیدە زیاتر ڕادەوەستی بە نەتیجە تێچووەکەی زیاتر دەبی و لە بازاریش ئەو نرخە بۆ لە کۆتاییدا لەسەر هاوڵاتی زیاتر دەبی. باشە دوایین پرسیارمەوە بێ بەڕێستەی ئایا هیچ شوێنێک هەبووە خاوەن کارگەیەک بازرگانێک کە ناڕازی بێ لەوەی یاخود کارگەکەی داخا بڵێ تێچووی کارەبای 24 کاتژمێری زۆرە چونکە هەندێک لایەن هەبوو پێیان وا بوو کە ئەم نرخە زۆر گرانە و ناتوانن تێچووەکەی زیاترە شتێکی وا لای ئێوە هەبوو؟ نەخێر بە پێچەوانەوە چکە شتەکان بەداتایە بەڕاستی وەکو باسم کرد ینی هەر کەسێک بی ئەگەر لە جاران ساعتی کارەبای زیاتر پێ بدرێ و لە بە نرخێکی کەمتری پێ بدرێ ئیتر نازام ئەگەر بەڕاستی کەسێک گلەی لەوە بکە ڕەنگە دووربی لە لۆجیک بەڕاستی چکە باوەڕ ناکەم کەسێک ئەوە ڕەت بکاتەوە کارەبای لە ساعتی زیاتری پێ بدرێ و بە نرخێکی کەمتریش بە ژینگەیەکی خاوێن و دوور لە مەشاکلی موالیدە و سیانە و ئەو شتانە شتی وامان نەدیتێ بەڵام ئەگە شتێکی وا هەبێ معنای هیچ لۆجیک نییە بەڕای من. ڕاستە بەڕێز ئەندازیار تایب کەژۆ عەلی بەڕێوەبەری گەشەپێدانی پیشەسازی هەولێر لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان.